وەکو نوێنەری کۆمەڵێک شۆفێر نزیکەی 200 شۆفێرن کە هیچ مستەفیدێک نین لە هیچ دەواازەیەکی سنووری لە هەرێمی کوردستان و لە هیچ کۆمپانیایەکی ناوخۆی ژۆک و کۆمپانیا نەوتیەکان تەنها گواستنەوەی ئاسنە گوێزنەوە لە کفریەوە بۆ شارەکانی تر. پێشتر نرخی ئەو ئاسنە 20,000 بوو تەنی بۆ شارەکە بۆ هەولێر، ئێستا نرخەکەیان دابەزانەوە بۆ 15,000ەکەش خۆتان ئەزانن لیترێ گاز بە 600 دینارە، 150,000 دینارە تێچووەکەی بای 300,000 دینار بەس گازەخوا. جگە لەوە هەرێکێکیان هەرێکێ لەو خاوەن ساحانە قەپانێکی دانا بە نایازادنێ. کاکەگیان ئێمە تەنی ئاسن بارەکەین جارێەوە 14,000 دەن پێمان، جارێ 15,000 دەن پێمان. گازێکیان دانا لای خۆیان ئەگەر ئەو گازە نەکەین لەلایەن باریشمان نادەنێ. بارەکە وەینە هەولێر دوو تەرمان لێوڕن. خۆڵی واتیا لە بنی سیارەکە مێنێتەوە ئەگەر کەم کا کەمەکەیش پارەکەت لێوڕێ. لە بازگای هەولێر 30,000مان لێ چێن سۆنەر ئەویشمان لێوڕ ئەمە 600,000 تقریبان 15,000مان وە قەپانە ڕاوەڕێە. ئەمە گشتیارە سەر حەساب خۆمان زۆریان خەتی مەرزیانێ، خەتی مەرزەکانیان فرۆشتە بە پارەیەکی زۆر بەهاش 9 دەفتەر. ئێستا هاتنەگەن لەگەڵ سندیکای کریەکارانە ئەیانەوێ گراژ دروستکەن، کابینەیەکیان داناوە لە سەیترێغی بەردەسوور، کابینەکە گەرەکیانە دووبارە ناو شارە گراژ دروستکەن بە هەمان شێوە خەتەکان بفرۆشنەوە بە هەمان شێوە. دوایەوە هیچ سندیکای شۆفێران ئێمێژە بێ ئاغاین لە مەسەلە، هیچ قانونیە نییە لای ئێمە، هیچ قانونیە نییە کە پشگیریان بکات. سندیکای کریەکاران لەگەڵ سندیکای شۆفێرانە جیاوازن، هیچ ڕەبتێکیان نیوەیەخۆ. ئەم کێشە سندیکای کریەکاران دروستی کردێ. سندیکای شۆفێران ئەڵێ ئێمە بەس لەسەر مەرزەکان ئەتوانین سیارەکان ڕێخەن و گراجیان بۆ بکەیت. هیچ پەیوەندیەکی نییە سندیکای شۆفێران. سندیکای شۆفێران ئەڵێ ئێمە ناتوانین، هیچ قانونیەکمان پێ نییە ناو شارە گراج دروستکەین.